لەسەر بمژارە بەرخودمەجە مامۆستا مححمود بڕۆسەرۆکی خۆجههەیە ئەنەکەسێ لە وڵاتی نەڕۆژێ باوایکە ڕاستڕاست مڕێ مامۆستا مححمود دەم باش بەریا هەموو تشتێکی یعنی ئیرۆ ڕۆژ لە ڕۆژاوای کوردستانê هەر کەسێک لە دژی پێدێ بە ئاخوێ وێ وەرێ بنچاوکردن ئەشکەنجەکردن تەرۆرکردن دەرخستن ڕۆژاوای کوردستانê دەدەما داویدا هەڵمەت لە دژی ڕاگەهاندکاران دەست پێ کرد ئاز گەهشتەوێت چەندەیدێک و پۆستەکە فیسبوک وەرێنویساندن لەسەر تێ محکەمەکردن هەنێک جوان کوێک جوان هەمێوانێن بوو مامۆستا موسا بەسراوی وڵاتی سوێد نیشتە جێ 7 ساڵویە لە کوبانێ محکەماوی برێبەتچیانی ئەو سیاستا پێدێ لە دەرحەقی ڕاگەهاندکار و چالاکوانان دەبجیت کێ پێدە چژێت خوازێ چێ دۆر پێچێک خستیە دۆرە خەلکە ڕۆژاوای کوردستانێدا. بله مامۆستا زناردەم باش بۆتە و تەماشەوان و گۆهدارە بنسبەتی ئەف سیاسەتە و ڕۆژانە بوویە وەک دیاردەیەک ڕۆژانە دژی سیاسەتوانە دژی ڕۆژنەمەوانە تێ سەپاندن ژە ئالیێ vê rêberiyê ئارمەنجێک وێ سەرەکی هەیە و دەنگێ ئازاد بگرێ ینی ئەوێک و دەبێەوە بە ئازادی داخەبن بگرێت چش سیاسەتوانە و چش ڕۆژنەمەوانە چما بێت خوازێژ بەرک و ئەو ڕۆژنەمەوان ڕۆلەکەوای گرنگش بۆ ئاواکردنا ڕایە گشتی هەیە ڕایەکە ڕاستەقینا ڕاستگۆ حەقیقەتێ دناوا کۆمەلگەیە دەبدێ دیارکردن لەو ماژی ئەو حەقیقەت مەترسیە لەسەر هەبوون و بەردەوامیە دەسەلاتداریە وات دەینێ لەو ماژی دیوارێ مەزن لە پێشیاوی دەنگێ ئازاد ئاوا دکن و ئەv شێوەیە بکارانینە ڤاکریارێن قڕێژ ڕەواندنێژ گرتنێژ لێدانێ حتا دگهێ دەرەجا کوشتنێ ئەوانە کریارێن سیستەمێ تۆتالیتارن ئێ دیکتاتۆرن و گەلێکی ji خۆ دەترسن ji ber ku berdewamiya hikmêwa bêt xwazê êdî wêt kir armanca serekî ew e. باشە مامۆستا مححمود وردیانی پێدە هەردە سیاسەتە خودە بەردەوامە چەند بانک لە ئالی ئەمریکی تێکردن چەند بانک لە ئالیە نەفدەوڵەتی لە وەکو هەنێک سیاستمەدار بژن ئاقلمەندێن دنابا قەسەدێ دەیان و دخوازن چارەسەری بکەنیانی حتاوەکە ئیرۆ هەر ئەو سیاست بەردەوامە وردەش بەرچێ ڕێگریەکان گۆستنیورێک ژێرە نایدانین و ئەو کەسین و ببان تاوانان درابن وەرنە سزادان. بله زانه مامۆستا زنار ئیرۆ سەردەما ما وا لێ هاتیە عین وەک چت گوتنێ بەرێت گۆ مێزینە بەقالە ئەوێ گران شخۆل عەردێ مایە ئەوێ کڤالیتە نەوعیە کوردپەروەر نیشتیمان پەوەر نهاتە گۆ ئێ هشمەند یانژی ئێ باش یانژی ئێ جامێر دناوا قەسەدێدا ئەو مێزیناوا لە عەردێ مایە و ئێ سڤک و تڕەماش و ئەمبێژن و کار و بارێ سەختەکاری و گەرادێکی ئەو بلند مایە و دە سلاداریژی مخابن لە دەستی وادایە وادا ئەگەر ئەم هێویە خۆ لەسەر وێ هشمەندیە یانژی وا کەسێ هشمەندگرێدن براسی هێویەمەوێ گەلێکی دەرەنگی کەبن ئەم نابێ مستەحیلە لەوێ باشە ئەم بێژن ئەمریکا ژ بەر چه سنوورێکی نادەینێ مامۆستا مححمود. یەک ئەمریکا بەرجەوەندەکەوێ ئیرۆ بوێ رێبەریە هەیە بە تایبەتی بە قەسەدەی هەیە کۆلژێر چەترا سیاسی ئائی رێبەریەیە ینی ئیرۆوا بکارتێنێژ خۆرە و نەنها ینی ترامپ بخۆ هشکەرە گوت گو ئەز وە بکارتێنمەز مەعاش دمەوەیە واتە بێ ئەخلاقیە هەری مەزن و بەرامبەری کووردا تێکردن گوت بێژنە کووردا ئون بە پەرا لە با مەعیش دەکەن ئەف تشتێکی گەلێک گرانە لێ کورد لە وێنا خۆدی دەرناکەبن ئەمریکا نگاری ئیرۆ ژوار بێژێ نەگەش بەرگۆ ژێر لازمن کیژە ڕۆژا ژێر نەما لازم بوون وێ تەحفەکەی وا بدێ و یەکی دی ژوارە ئەلتەرناتیڤ دەینێ ئەمریکا نەها نادەین ژوارە قەت هێویە لەسەر ئەمریکا نەدەینن. باشە مادام چارەشیاگەرنە ئەمریکا هێوی دەدایانە نابوادەژی مێزیناوە لە عەردێ ماوەکەتە گوتی ینی باشە چارە هەری بلەزنها چیە و خەلکی ڕۆژاوای کوردستان ئەم مەترسیە لەسەر ژیانەوە هەی ڕابێ. بەڵێ یانی تشتێکی بەڕاستی لازمە خەلکی کوردستانی و تەبگەرە سیاسی گشتی بزانێ ئانە 2021 دەمە تومامە راپۆرتێ بەلگەنامەکەریمە خوندن 68 بن پێکردن لە سووریا گشتی بوونە 41 جوانال هەرێما کوردانە یان یەڤ نەجهێ داخەیەش کوردارە پێویستە تەبگەرە سیاسی لەسەر وێ بسەکنێ و 48 بن پێکردن ژلێدانێژ گرتنێژ ڕەواندنێژ هەمووی لەسەر وا هاتیە تۆمارکردن یانی ژمارە هەری بلند سووریای گشتی دە تۆمارکردن ئەف دەغمەکە ڕەشەل پێچاوێ بێ رێبەریە چێ نابێ خۆژێ بشوێ خۆژێ خلاصکێ لێ تەبگەرە سیاسی ئەرکێک ژێ تێخۆسن ئەگەر ئەم نەبن دۆستێ چ کرد یانی بەر وی پرەنسیپیش خۆرە وا بکەن
تفگەرامانی سیاسی بەرنامجێکی گەلێکی برێک و پێک هەیە لێ حتا ئیرۆ لە سەروی بەرنامجی دوارێ نەتەوی کوردایەتی دەکار نەکردە پێنگاوێن کەسایەتی هاتنە ئاوێتن لێ ڕێبەراتیە و ئیرۆ وی برەگرامی وی بەرنامجی وی نەهجی بڕێبە دەبێ مخابن پرانیاوێ ڕێبەریەک سەختەیە تڕسۆنەکە یعنی نەوێرەکە نەوەفادارە ژە ئەڤاڵێ خۆرەش دۆستی خۆرە گۆتێ نەگرتن یعنی بدەها هەشت دوپات هات نەگرتن بە هزار دۆرسن هاتە ڕەباندن ئێدی ئیدریس ئالۆیێتی هەموو بێدەنگی هەفتێک دۆژی و پێدە بێدەنگی ئیرۆ ڕۆژنەمەوانێ مە سێد وردەنە دەنگی ئازادیەنە ئازادی ئەم ژوار دەخوازن ji بۆ وانا لەسەر ئاردێکی تێخواستن بکێ ئەف پرۆگرامێ منی کۆم بێژن نەتەویە و دەموکڕاسیە و جدایش ئێ خەلکێ پێویستیا وێنە بڕێبەراتیەک وێرەک هەیە ڕێبەرەتیا وێرەکژی سیستێمی تەفگەری سیاسی و تەفگەری ڕزگاری خوازە بشێوەیەک دموکراتیتێ بشێوەیەک برانەتێ بشێوەیەک کوالیتەتێ بشێوێت نەوعیەتە ئینسانە و تهل بژێرێتێ لێ بخابن حتا ئیرۆ تەفگەرا سیاسی دە ئامە تەیبەت ئەزناب دەکەم وی تشتی ڕیا خۆ پێ نەخسیە تەنها حەیرانە کەسێ خۆنە و خۆ زاروێ خۆ ماڵباتی خۆ بپارێزن نەخەماوای ڕۆژنەمەبان و خۆرت و کەچێ خەلکێ زارۆکێ خەلکی وەڕە ڕەباندن ji بۆ وێ پێویستیە زنگرێ هشیاریە گوهێ کووردا تمامە دەوەرێ و ئێدی بەسە بەرەو کۆنفرانسا هەرن بەرەو کۆنگرە هەرن باگ و هەرتەنا چێکن بێ باگ و هەرتنێ ها نە ئەمریکا و نە تو کەس لە دنیای نکارێت تشکی ژمەر بکەن ئەگەر ئەم نەبن کەس نکارێ ژمەر بکێ پێویستە ئەم هشیار بن ئەم نقطا دەینە سەر حرفا دا ملت زانە بێ خۆشک بخوێنێ بێ چ کریار بەسەرێ ویتن چ ماڵوێرانی بەسەرێ ملت دێ ئەڤیا گرنگە مامۆستا باشە مامۆستا محمود تە بەحسا ڕێژەیە کرد کوچول یەک سەدی ناوچەیەن کوردیە من دەستێ پەیدێ دەبستخوازم ئەماژە بەس بتشتێکی بکەم راپۆرتا مەها بووری مەها سباتەیە نابەندە سووریا ئازادیا ڕۆژنەمەوانان نەه ئەگەر نەشاشم نەه بنپێکردن تۆ بەڵگەکردبوون هەشت جوال ناوچەیان دەستێ پەیدێ دەبوون یانی ڕێژات کێ بهتر 90 سەدی ئەوژی دەرحەقی ڕۆژنەمەوانان دەبوو وەردا پێدەش بەرچێ دەما داویدە بهتر ڕاگەهاندکار خستنە ئارمانج و هەروەها چالاکوانجی چه ئارمانجێکێژی هەیە خوازە چت وەردە بە شێرێ دەمە کووان بێت چینە جوواکێت کێ ئارمانج بەێ وەکمە گوت ینی ئانا vê rêberiyak و li ser erdê heye birastî desthilatdariyek wekaleta a rejîma dewletê ya dewleta basene ne a Kurdaye ew bixwe bi devê xwe dibêjin ne em dibêjin ew bi devê xwe dibêjin em ya wan e hemû tesrîhat û helwestê xwe rojane vê dibêjin çi tiştekî dixwazin bikin şikestin e dwarê siyasî de şikestin e di nava millet de şikestin e li ber malbatê şehîd de şikestin e li feqîrî û hejariya xelkê şikestin e xwarin û xwarinmenîş xelkê re peyda bikin şikestin e wê çi bikin wê werin bêce devê rojnamevana bigirin ji bo va eyb û arê wa va kiryarê wa va şikestinê wanan nedine diyar kirin mesela serekî ev e yani ji bo xatirê perdeke reş xwe dekin ew kiryarê qirêj û kêmanî û cerîmet ê ku dikin li ser erdê hemû werneveşartin tu armencê dî ji wê zêdetir tuneye yani باشە مامۆستا محمود یانی وەردا پرسە هەری گرنگ و تێکردن باشە نەها ji civaka Kurdî weka civak li Rojavayê Kurdistanê çi tê xwestin heta ku ew di rûyê pêde dirabide ku سنوورێکی ژوان بنپێکردنا ڕێدەینی civata Kurd tiştê ku jê tê xwestin ew e ew tebaiya koratî godaiya varê berê sextekar û newêrek û newêrin li ser erdê gava xwe bidin pêwistiye wê behweriyê ji wa bikişêne millet xwediyê dozêya millet karê her tiştî bike millet divê vê noqtê de hişyar bibe di do ew kesê ku hişmendin zanene wêrekin di nava tevgera siyasî de pêwist e êdî hişkere bi şêweyekî zelal axiftinê xwe bikin dibin li heyfa tenê de neşteqilin yani îro bi deha serpêhatî hene dibê em dibînin eva şaşew lê gotê em bêjin stasyonê rasteqîne ku pêwist e biaxivê devê xwe digirin û naaxivin ew paradoksa siyasî ew diqoliya intîhazî di mêjiyê rêberetiya siyasî Kurda li Kurdistana Rojava ew nema tê qebûl kirin pêwist e millet zingilê hişyariyê ji war lêdê yan hûnê xwe bikine birastî hûnê rêber bin li pêşî emel kolana bimeşin yan jî nema çêt bê ûnûlo di nava malê xwe de bin û zarokê xelkê têne revandin rojnemevan têne mafê wa tê çewsantin siyaset باشە مامۆستا محمود پرسێک لە وڵاتên ئۆڕۆپا li Rojavayê Kurdistanê pêdê binpêkirinan encam dê hindek birpirsêwa bi serdan dêne welatê Ewropa hûn weke nûneretiyaneke sê weke
نونارەتی نانەکەسێ لە ئەوروپا ینی لێ دەژبەر چون دۆسییان لە دژیوان بەناکەندەما کوبکەونە ناو خاکە وڵاتێکی ئۆروپیدا بە بالگات شتا پێشکەش بکەن کارێکی بیرەنگەها تێکردن یانگۆ ئاستەمەوەرێکردن. مامۆستا زنار وەک عەرب بێژ ئەلف ئلەلیا یەک پێنگاو لە هەندوورێ کوردستانە ڕۆژئاوا نایەکردن یەک بن پێکردن نایکردن گۆ نابنە بلگە و ناگەهنە دەستێ مەدریا سازیە مافێ مرۆڤدا لە هەموو دەبەرێ ئەم بێژن کوردستانە ڕۆژاواژ ئەفرینێ بگرە ژراج و بگرە حتا دێرگا هەمکو هەر تشتێکی و بڕاستی دەکەوێ ناوا دەستێمەدا ئەم وەردگرێنە هەر زمانێکی ئینگلیزی و نەرویجی دنە سازیە دەولەتێ و دەراگ و دەرفەتجیت کەوێ دەستێمەدا ئەم وی سوورەت و با کریاری قڕێ ژوارە زەلال دکن و ئەم داوێ واتکن و ئیدی هەلوەستێ بەرامبەری با کریارە بگرن تجاری ئەم بێدەنگ نەمانە و ئەم نامێنن ژیت پێشە ڕۆژێدا ئەو هەرکێ لەسەرمە ئەم ژبلی هەلوێستی مامۆستاوەکە بۆن مونانها هەندێک ئەنجام دەرێن تاوانێن جەنگیان سووریە لێ دادگەهێن ئەلمانیا تێنە دادگەهکردن و فەرەنساژی ئامادێش بوێت چەندێ لۆژی هونجی دۆسییان لە دژیوان بکەن و دەرباسی نەبەخاکەوی وڵاتی بن وەرنە دەستە سەرکردن دادگەهکردن تشتێکی بیرەنگە هاتێکردن لێ درێ تشتێکی بۆ ئەم دۆسەیە بکن مە نەڤەکریە ئەم هەر تشتی سیاسەتا خۆدە ڕاستی دبێژن لێ هەر تشتێکی ببلگەنامە ئەم دگهێنە سازیە دەولەتێ مافێ مرۆڤ ئەم دگهێنە پەرلەمانە ئەم دگهێنە مەلک ئەم دگهێنە هەموو سازیە دەسەلاتدار وڵاتی خۆدا ئیشبلی وێنە حیا بێگاوێ مە هەلوەستا و ئەم بێ پێنگاوام دۆسیە وا بکن مە نەڤەکریە وما نەکریە پرۆژەیەک لەبامە هەیە بڕاستی ستمیژی تێدا ئانات خەبتم بڕاستی و ئەم سازیەک وەکت بێژێ مافناسی دروست بکن 4-5 کەسێک و بڕاستی مافناس بن کاربن لە سەرباتشتا خۆشک کار بە پێش دەبن و 3-4 کەسێ دیپلۆماتکار و 3-4 کەسێ سیاستمەدار سازیەک بەرفەرەه چێ بێت تایبەتی کارێ وانە ئەڤن گەهاندنا ڤابلگەناما و دەستپێکردنا بەکردنا دۆسەیە دژی ڤا ئینسانە و بڕاستی مافێ مرۆڤە بن پێ دکن مافێ ڕۆژنەمەڤانە مافێ سیاستمەدارە مافێ ملت بن پێ دکن ینی کریارێ ئەم بێژن جەریمەتی دژی مرۆڤاتیە هەندوورێ کوردستانە ڕۆژاوا دەکەن و ئەوانە ئیدی بڕەنگێکی بەرفەرەهتر بگهن حتا vêgavêjî gelek cara me digo nêzîkbûna mala Kurd nêzîkbûna mala Kurd lê diyar e ew nefesa gonedayî wa hetiyek bûjware got zêdetir bi nav çavê me bikevin. Ji bo wê jî bêdengî wê nema bimêne em di wî projeyî de birastî bi ciddî niha kar dikin û inşallah belkî di nêzik de encamê wê xuya jî bikin. Gelek spas ji bo yê Mamosta Mahmûd Birro Serokê Xwecehiya NKSê lê welatê Nerocê ku temûna bûyî gelek spas.